بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. سلامی خوای گەورەتان لەسەر بێ خوشک و برانی بەڕێز و قەدرگرانمان خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێدا لە بەرنامەی وشە قورئانیەکان و جیاوازی لە جوانیاندا بە خزمەتتان شاد بووینەوە. لە ئەڵقەیەم جارەشماندا پشتیان بەخوای گەورە دەچینە خزمەت چەند جیاوازیەکی تر لە جیاوازی وشەکانی قورئانی پیرۆز لە دەستپێکیشدا بە خیراتی مامۆستای بەڕێز دەکەین. جەناب مامۆستای بەخێر بێخوا. خوای گەورە پاداشتی بەخێرتانداتەوە. خوای گەورە سەلامەتان کیا ڕەبی. مامۆستا قورئان باسی ذەکەر و ڕەجوول دەکات بە زمانی خۆمان هەردووکی بە مانای پیاو یاخود نێر دێ، بەڵام کەلعادە وەکو باقی وشەکانی تر لە زمانی قورئاندا ئەمانە جیاوازیان هەیە. جەنابەت بفەرمووی جیاوازی ذەکەر و ڕەجوول لە چیدا؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەگەر پاداشتانەوە مامۆستای خۆشەویست، ڕاستی هیچ کەلیمێک لە قورئانە بۆ زیادە نەهاتوو، هەمووی دەلالەت و مانای خۆی هەیە، بەپێی سیاقی لە جوملەکەیە، بەپێی ئەو واقعی کە تێدایە ماناکەی دەگۆڕێەوە. ئەم دوو شێش الذەکەر والڕەجوول هەردووشیان بەڵێ هەمووی هە دەڵێن پیا و نێرینە، بەڵام لە بەپێی مەوقعیان لە جوملەکانە کە خوای گەورە دەیهێنێ مانا و محتەوای خۆی هەیە. بەڵێ طبعاً ذەکەر وەکو صفەتی بایۆلۆجیە، وەکو نەوعیەتی ئینسانیە، لە مقابلە ئونثا هەیە، چۆن ڕەگەزی نێر ڕەگەزی مێ. بەڵێ ئەمە لە مقابلی ئەمە زانان دەڵێن صفەتێکی وەهبیە، خوای پەروەردگار بەخشیوێتی، هیچ دەستی خۆی تێدا نییە. جوانە ئەو کەسە خۆی دەستی تێدا نەبووە. بەڵام لە مقابلە ڕەجوول ئەمە صفەتێکی کەسبیە، مە لە دەر ئەنجامی پراوەکردن و خۆماندووکردنە گەیشتووە بەو مەقامە کە بوو بێتە ڕەجوول. واتە کەواتە ذەکەر لانی نێراتی جنسێک دەردەخات، جا مرۆڤ بێ خود غێری مرۆڤ بێ، مەرج نییە و هەر پیاوێکی بەتەمەند بێ. بەڵێ لەوانەیە مناڵێک بێت هەر ذەکەرە، بەڵێ گەنجێک بێت هەر ذەکەرە، واتەیان غێری مرۆڤ بێ، هەر جۆرێکی ڕەگەزێکی تر بێت بەڵێ بەشی نێری نەبێت، ئەمە پێی دەگوتێت ذەکەر. لە مقابلە ئونثا هەیە، ئونثامان هەیە، مینەیە، ئەمەش مێینەیە. جوانە. بەڵام ڕەجوول معنایەکی گرنگتری هەیە و گەورەتری هەیە لە معنای ذەکەر. بەتەئکید ڕەجوول ئەو ئینسانەیە کە لە دەرئەنجامی خۆ سەرقاڵکردن و خۆ مەشغوڵکردن و بە خۆداچوونەوەدا گەیشتووەتە ئەو مەقامە کە پێگەیەکی ئەخلاقیە. بەڵێ ئەو کەسەیە ساخوای گەورە کە لە قورئاندا فەرمێ الرجال قوامون على النساء. لێرە ئەو پیاوانن کە مەسئولیەتیان هەڵگرتووە، نافەرمێ الذکوور، لێرە ذکوور نییە، بەڵێ مەرج نییە، وەتە هەموو ڕەجوولێک ذەکەرە، بەس هەموو ذەکەرێک ڕەجوول نییە. جوانە. کەواتە بۆیە قورئانی شاتۆم جیاوازی کردمەوەسا ذەکەر لانی جۆری جنسی مرۆڤ دەردەخات، بەڵام ڕەجوول واتە لانی شەهامەت و پیاوەتی و مەردایەتی و هەستکردنی مەسئولیەت و گەورەتی و ئەم لانە سیفەتە باش و جوانانە دەردەخات. بۆی قورئانیش دەفەرمێ یا ئەیها الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثا، ئەمە باسی نەوعیەتی جنسە کە لە نێر و مێک دروستمان کردوون. وەلەیسە الذەکەر کەلئونثا وللذەکەر مثل حظ الأنثيين وأنه خلق الزوجين الذكر والأنثى. لێرە کە باسی ذەکەرە باسی جۆری جنسە وەکو جەنابەت فەرمووت کە مێینێک لە مقابلیدا هەیە، ئەما لە باسی شەهامەت و پیاوەتی و مەردایەتی و هەستکردن بە گەورەتی و بەرپرسیارەتی باسی پیاو دێتە پێشەوە. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه، رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله، الرجال قوامون على النساء. یان ئەوانە کە ماوەستا هەڵوێستی گەوران نواندە، وەکو ئەو بڕوادارێک کە لە ئالی فیرعەون ئیمانەکەی شار بووە وجاء رجل مؤمن من آل أقصى فرعون المدينة وجاء رجل من أقصى المدينة ياخذ وقال رجل مؤمن من آل فرعون يكتم إيمان. براسي رجل بوكا هەڵوێستی کی گەورەی نواندووە کە دی پێغەمبەر موسا ئاگادار دەکاتەوە. قال يا موسى إن الملأ يأتمرون بك ليقتلوك فاخرج إني لك من الناصحين.
کەواتەمە بڕوادارێک بۆ هاتووە لە بەری فێرعەون بۆ هاتووە هەڵوێستێکی گەورەی مەردانە و پیاوانی نواندووە هاتووە بەنهێنی ئیمانی هێنا بەڵام دەفەرمێ ئەی موسا کە تۆ دوێنێ کەسێکت بە هەڵە لە دەست کوژراوە ئێستا دار و دەستەکەی فێرعەون کۆبوونەتەوە بۆی بتکوژن لە شار بڕۆ دەرەوە من بۆ تۆ لە ئامۆژگاری کەران ئەوسا ڕەجول لە شوێنێکی قورئان داهات پێت وەکو مەدح و ثەنا هاتووە جوانانی پێگەیەکە مەقامێکی گەورەیە دەدرێت باڵ مرۆڤ بەڵام ئەگەر وەکو ذەکەر دەیهێنێ هیچ مەیزەیەشی نییە هیچ تایبەتمەندیشی نییە زۆر جوانە بۆیە ئەوانەی کە جارێت لە قۆناغی سەرەتاییدا دەرنەچوون نەچوونە قۆناغی ڕجوولەتەوە بە زۆری ذکوڕەتی خۆیان یا ئونوثەتی خۆیان دەردەخەن زیاتر گرنگی بۆ بوارە دەدەن جوانە یان دەبینی جەستێ ڕێک دەکا خۆی نەخش و نیگار دەکا لەوانەیە گرنگی بەوتر نادە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە سەیری ئاوێنەی دەکە دەیفەرموو اللهم حەسین خولقی کەما حەسەنتە خەلقی خەڵقەکە ئەوە ذکوورەکەیە بەس خولوقەکە ئەمە ڕجوولەکەیە دیکۆری دەرێ و واتە ئێمە بزانین بە کامیانەوە سەرقاڵین زیاتر کامانە ماندوومان دەکەن کاتمان بۆ کامیان دادەنین کەسی وا هەیە بەیانی هەڵدەستێ دەچێت بۆ فەرمانگە لە سەعات 6 بەیانیەوە هەتا سەعات 8 بەیانی ئەوە خەریکی نەخش و نیگارە خەریکی ئارایشە خەریکی بوارە جەستەیەکەیەتی ئونوثێتی خۆی دەردەخا باشە بەڵام لەوانەیە لەو لاوە نوێژەکەی چوو بێ لەوانەیە گرنگی بە ئەخلاقی خۆی نەدابێ بۆیە ئێمە خەلقمان هەیە خولوقمان هەیە خەلقەکە دەستکردی خوایە خەڵقی خوا ناشرینی تێدا نییە وایە بەڵام کێشە لە خولوقماندا هەیە کێشە لە ڕجوولەکەماندایە کەواتەوەسا الرجال قوامون على النساء پیاویش دەبێت ئەو سیفەتە پیاوەتی و مەردایەتی تێدا هەبێکە یا ئەیها الذین آمنوا قوا أنفسکم وأهلیکم نارا دەبێت بەڕاستی سیفەتی مەردایەتی وای تێدا بکە خێزان و منداڵەکان خۆی و خێزان و منداڵەکان لە دۆزەخ بپارێزێ ئەمەش بەچ دەکرێت بە ذکوریەت ناکرێت بە سیفەتی ئەوەکە مرۆڤ سیفەتی ڕەجوولی تێدا هەبێ پیاو بەدەستەواژە قورئانەکەی واتە پیاوێک ئاگەی لە پەروەردەی ماڵ و منداڵی بێ هەر تەنها بە خێوکەر نەبێ پەروەردەکەریش بێ بۆیان اینجا مەوەسا لە دەستەواژەی قورئاندا ڕەجوول بۆ پیاو بۆ ئافرەتە وەکو چۆن دەفەرمی یا ئەیها الذین آمنوا ئەقیموا الصلاة وآتوا الزەکاة یعنی باسی بڕواداران بە گشتی دێنێ بڕواداری پیا و ئافرەت دەگرێتەوە ئەم سیفەتەش سیفەتێکە پیاویش دەگرێتەوە ئافرەتیش دەگرێتەوە واتە هەر کەسێک سیفەتی مەردایەتی و چاکێتی و پاکەتی تێدا هەبێ ئەو بەڕاستی ئەو ڕەجوولەیە کە قورئان باسی دەکا کەواتە ئافرەتیش دەگرێتەوە ئافرەتیش دەگرێتەوە بۆیە مەوەستا مەسائلی ذکوریەت یا ئونوثیەت زیاتر لەو بوارەندا بۆن لە ئەحسائیاتدا ڕەگەزی چییە ڕەگەزی نێرە ڕەگەزیمەیە لە بواری قانونیە لە بواری طبیە لە هەندێک مەجالە ئەم بوارە وەردەژیرێ بەڵام ئەگە دێنە سەر قیەم و مەبادی دێنە سەر ئەخلاق دێنە سەر هەڵوێستەکان زیاتر ڕجوولێت لە ئەفعالە لە ئەقوالە دەردەکەوێت بەڵام ئەمە لە شکل و شێواز و دیکۆردا دەردەکەوێت کەواتە جۆری جنسی مرۆڤەکان ئەوە ذەکەڕەکەیەتی بۆ جنسی مرۆڤە کە خوای گەورە بەنێر ئەم کەسی خەڵق کردووە بەڵام ڕەجوول واتە لانی کەسێکی هەست بە مەسئولیت دەکا بە بەرپرسیارەتی هەست دەکە کە گەوری ماڵەیە کە شتێکی لە بەردەستدا کە بە پرسیارەتی دنیا و قیامەتی ماڵ و منداڵی لە ئەستۆدا سیفەتی چاکێتی تێدا سیفەتی دڵسۆزی تێدا هەم ئەو سیفەتە جوانانە ئەوە سیفەتی ڕەجوولە خۆ پادەشداتەوە جەنە مامۆستای شتێکی ترمان هەیە مامۆستا لە قورئاندا کە جیاوازێکی تر لە نێوان دوو شەی تردا جەسەد و جیسم قورئان ئەم دوو دەستەواژەی کە بەکارهێناوە هەردووکیان بۆ جەستە و بۆ لاشەی مرۆڤ بەکار هاتوون بەڵام حتمەن ئەمەش وەکو باقی وشەکانی تر شتی لە پشتە هۆکار هەیە کە بەم دەستەواژە جیاوازانە خوای گەورە لە قورئانی پیرۆزە باسی لێوە فەرمووە جیاوازی جەسەد و جیسم جەناب فەرمووی چی تێدا هەیە وڵامەش وەکو وشەکەی تر وەکو ذەکەر و ڕەجوول طبعاً کۆمەڵێک لە ناخە لە ناوڕۆکی کە وشەکەیە کۆمەڵێک جیاوازی دەبینرێ واتە جسم
ئەو سیفەتەیە کە زیاتر حەیەویەتی تێدایە، زیاتر جوڵەی تێدایە، زیاتر حەرەکەی تێدایە، زیاتر گۆڕانکاری بەسەردادێ، گەشە دەکا، زیاد دەکا، کەم دەکا، گۆڕانی بەسەردادێ. واتە لە قالبێکی چەقبەستویانە وەستاوە. ئەمە جسمە کەواتە جەسێ و ڕوحی لە بەردای و دەجوڵێ. ڕوحی لە بەردایە. مەرج نییە ئەو کەسە ئیمانیشی هەبێ، مەرج نییە ئیمانی هەبێ، بەس جوڵە و حەرەکەی تێدایە، لە قالبێکانە وەستاوە. بەڵێ کە خوای گەورە لە قورئاندا باس دەکات. ئێستا باس لە باسی منافقەکانە وإذا رأيتهم تعجبك أجسامهم. واتە جسمیان جوڵە و حەرەکە و شکل و شێواز و دیکۆرێکیان هەیە. واتە ئەمە لە ڕووی جسمە. بەڵام جەسەد وەکو پەیکەرێکە لە باسی طالوت وزاده بەستەطا في العلم والجسم. بەڵێ بەڵام جەسەد ینی مەرج نییە و شتە ڕوحی تێدا بێ. بەڵێ بەڵکو لەوانەیە پەیکەرێک بە هەیکەلێک بێ لە شێوەی بووکەڵەیەکا دروست کرابێت کە خوای گەورە باسی تیمثالەکان دەکا، باسی پەیکەرەکان دەکا. یعنی وما جعلناهم جسدا لا يأكلون الطعام. یعنی ئەوانە جەسەدێک بوون، ینی وەکو هەیکەلێک بوون، بەڵام خواردنیان نەخواردووە، چونکە حەرەکەیان نەبووە، جوڵیان نەبووە، لە قالبێکا وەستاون، قابلی گۆڕانکاریان نەبووە. واتە هیچ حەرەکە و جوڵە نە هەستیان بە خۆشی کرد و ناسیان بە ناخۆشی کرد. وەسە لە باسی ئەوەی سامیری کە هەیکەلەکە دروست دەکات و گوێرەکە کە دەی پەرستن دەڵێ هذا ئیلاهوکم وإله موسى فنسي. وخواي ايو برسراوي ايو موسى خواي گەورە لێ طبعا کە باسی لێوە دەفەرمێت بە جەسەد دەیهێنێ. هەڵبەتە وشەی جەسەد لە قورئاندا 4 جار هاتووە، بەڵام جیسم 2 جار هاتووە. 2 جاریش لە جسمەکە لە جەسەدەکە لە باسی ئەو گوێرەکەی کە سامری دروستی کردووە. واتخذ قوم موسى من بعده من حليهم عجلا جسدا له خوار. یان دەفەرمێ فأخرج لهم عجلا جسدا له خوار. جەسەدێک بووە، بەڵام لەبەر ڕوحی تا نەبووە، جوڵەی نەبووە. خوای گەورە بە جەسەد هێناوێتی، نەوەکو بە جسم هێنابێتی. یاخود لە باسی پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ کە ئەوانە کەسانێک نەبوون تەنها جەستەیەک بوون و خواردنەوەیان نەخوارد بێ. وما جعلناهم جسدا لا يأكلون الطعام وما كانوا خالدين. ياخود ولقد فتنا سليمان والقينا على كرسيه جسدا. ئەم جەسەدێکە بوان فرەدا سەر کورسیەکە کە معلومە کە لای ئەهلی تەفسیر جیاوازیە، بەڵام ڕاجح و مەشهور ئەوەیە کە ئەو منداڵە بێ کە بە مشەوەهی تێکچووی کە لەدایک بوو، کەوتیان شەو دەچمە لە هەموو خێزانەکان و دەبێ هەمووی منداڵێکی پەیدا بێت و ببێتە مجاهیدێک لە پێناوی خوادا بجەنگێت. بەڵام ئینشاءالله نەگوت، ئەو بوو تەنایەکی لە خێزانەکانی منداڵی بوو، ئەویش کە منداڵەکەی ناتەواو بوو. جا ئەم جەسەدەکە دەگوترێ ئەوە لەبەرەوەی بە مردووی فراندا سەر کورسەکەی بووی، فراندا پێشی خوای گەورە ناوی لە ناوە جەسەد، واتە ڕوحی تا نەما بوو. ئاست خۆی جیاوازی جەسەد لەگەڵ جیسم واتە جەسەدەکە ئەوەی هەیکەلێکە ڕوحی تێدا نیە. بەڵێ وەکو خوای گەورەش لە وەسفی کافرانیشە زیاتر بە ئەموات غەیر ئەحیا، یعنی ئەوانە بەس هەیکەلێکن، ئەشباح بلا ئەڕواح، هەیکەلێکن پەیکەرێکن، بەڵام ناخ و ناوەڕۆک و حەقیقەتیان تێدا نییە. ئەوانە هەست بە زیندوێتی خۆیان ناکەن. یعنی چۆن پەیکەرێک داد ناوە لێدەی ئەحساسی تێدانی هەستەوەی لێ دەنیا. ینی ئەو کەسەش کە چاوی هەیە حەق نابیستێ، گوێ هەیە چاوی پێی نابینە، گوێ هەیە پێی نابیستێ، هەستەوەریەکانی لەدەست داوە، ئەوانە ئەمواتون. ئەوانن بەڕاستی جەسەدیان هەیە، بەڵام نەبوونە جسم، نەبوونە جەستەیەکی جوڵاو کە بتوانن دەرک بە حەقائق بکەن، کە بتوانن ئیحساس و هەست و هۆشیان هەبێت. وێ بە زۆری جەسەد لەو بوارەدا هاتووە ستا کە ئەو جوێرەکەی کە وەک باست کرد سامری دروستی کردووە کە خوای گەورە دەفەرمێ فأخرج لهم عجلا جسدا له خوار. یعنی پەیکەرێکی بۆ داتاشیون لە شێوەی جوێرەکەیەک دەنگێکی لێوە دەرچووە، بەس هەیکەلێک بۆ پەیکەرێک بووە، خۆ هیچ حەقیقەتی نەبووە. جا ئەو شتێک کە حەقیقەتی نییە بوجودی خۆی ناسەلمێنێ لە ناو واقعە، خۆی ناسەلمێنێت چییە؟ ئەمە بەڕاستی جەسەدە، بەڵام جسم جوڵەیەکی تێدایە. دەستخۆش مەوسا قورئان باسی بەدەنیش دەکات. بەدەن جگە لە جەسەد و جسمەکە کە باسی لێوە هێناوە، بەدەن واتە
بە جەستەیەکی زەخم و قەڵە و گەورە دەگوترێت و کاملی جەستەکەش بێ. بۆن منە لە باسی قوربانیدا کە دەفەرمێ وەالبودنە جەعەلناها لەکم من شعائر الله، بۆچکە ئەو بودنەیە کە وشتر و مانگا دەگرێتەوە قەڵەوە گەورەیە و بۆش ئەو ناوە لێنراوە زیاتر دابەستراون بۆی کە گۆشت بگرن. لە باسی فرعەونیشدا بەکاردێنێ فەلیەومە نونەجیکە بیبەدەنیکە لیتەکوونە لیمەن خەلفەکە ئایە، نافەرمێ بیجەسەدیکە یان بیجیسمێکە، دەفەرمێ بیبەدەنیکە، بۆی کە بزانین هەم جەستەیەکی زەخمە و هەمیش جەستەکە بە کاملی هەڵگیراوە، هیچی لێبەجێ نەماوە. بە ئەمڕۆ هەموو جەستەت بە کاملی ڕزگار دەکەین بۆی کە ببێتە نیشانەیەک بەڵێ پندێک بۆ لە نیشانەی دەسەڵات و عەزەمەتی خۆ بۆ ئەوانەی دوای خۆت. بەڵێ خەڵکانێکی و کوتمان زیاتر گرنگی بە جەستە دەدەن، جەست و شکل و شێوازیان جوانە بەڵام ناخیان وێرانە لایەن جسمەکەیان وەگەڕ نەکەوتوە جوڵەی تێدا نییە. پێوەری دنیای ئەوڕۆ چکە ئەوانەی کە وتمان زیاتر وەکو چۆن گرنگی بە ذکوریەت دەدەن بەڵام لەولاوە ڕجولەتیان هێمال کردووە. ئێرەژە خەڵکانێکی زیاتر گرنگی بە جسم بە جەسەد دەدەن بە جسم نادەن. ئێستا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک عەبدوڵای کوڕی مەسعودی بینی چۆ سەردارێک ئەوەیشی دەبڕی، بەڵام چونکە قاچی باریکە سەحابەکان فەرمی پێکەنی فەرمی مما تضحكون قالوا نضحك من دقة ساقي، وڵای بە قاچە باریکەکانی پێدەکەنی فەرمی والله لئنهما أثقل في الميزان من أحد. ئەم قاچە باریکانە بەڵێ ئەمە جەسەدی نەبووە بەڵام جسمی هەبووە بەڵام ناغی هەبووە، خۆی ئەسە لە ئیسلامیش حساب لەسەر ناغ دەکات نەک لەسەر دیکۆش. جوان هەرچە کاتمە تەواو بوو بەڵام یەک شتێکی ئیزافەتەن بۆی جەنابەت فەرمووی مامۆستا ئەوە زۆر گرنگە ئێمە زۆر گرنگی یەکەممان بە ناخ بێ بە دڵ بێ. إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. خوا سيدي جست وهيكلو شكل مناكه كي زور جوانا كي قد باڵای زۆڕێک و لەبەر چاو و لەبەر دڵانە بەڵکو خوای گەورە سەیری دڵ و کردەوە دەکا. ئەوەی جەنابەت فەرمووی لە عەبدوڵای کوڕی مەسعود خوا لێ ڕازی بێ ئەم پیاوە عەزیمە کە لە کیباری عولەمای سەحابە بووە، یعنی جەستەیەکی لاواز زەعیف مەوەستا تەنانەت زۆر دیکۆری نەبووە، تەنانەت باڵاشی بەرز نەبووە، باڵەوەندە نزم بووە ئەگەر خەڵکێک دانیشتو لە پەنان ڕاوەستاوە تۆزێک ئەوانەی کە دانیشتون تۆزێک لەوان بەرزتر بکەو بە پێوە بووە کەچی ئەم عەزەمەتە بگاتە ئەو قورسایی کە دوو قاچە باریکەکانی لە کێوی ئوحود گەورەتر بن لای خوای گەورە قورستر بن. یعنی بەڕاستی ئەمە دەکرێت بڵین ئەو نەخۆشی کە ئێستا خەڵک زیاتر گرنگی لەسەر ئەوەیە چۆن لێوی چی لێ بکە و سەر کۆڵمەی چی لێ بکە و سەر و پرچی چی لێ بکات و قەد و باڵای نازانم چۆن بێت و چ لە بەرکات و چ بوو پۆشێ لەسەر حیسابی دڵ و دەروون و ناوەیە بەڕاستی دەکرێت بڵین بۆ مانایە گرنگی بە دەرێ نەدەین بەڵام بەڕاستی الأهم قبل المهم ئەوەی کە گرنگترە ئەوەی کە لە ناخدا هەست پێ بکەین. خوا پاداش داتەوە جەنەمەوەسای دەست خۆش بێ و جەسەدیش هەر بۆ خولاسەی کەلام ئەوە بکە جەستەیەکی بێڕوحە کە جوڵەی تانێ جسم ئەوەی کە ڕوحی تێدا هەیە دەکرێهی بێ باوەڕان بێ دەکرێهی مسلمانان بێت و جوڵەی تێدا هەیە و بەدەنیش ئەوەی کە کۆی گشتی جەستەکە دەگرێتەوە کە جەستەیەکی زەخم و قەڵەو بێ. خوای گەورە پاداش داتەوە جەنەمەوەسای تاوەکو ئەڵقەی داهاتوو بە خزمەتتان دەگەینەوە لە ئامەتی خوای گەورە دەبەجێتان دێڵینەوە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.